میوانەکەمانەکەین هەر تایبەتە بە ڕەوشی ئاوارەکان، بەڵام لە باشوورنا لە ڕۆژئاوای کوردستان و بە دیاریکراوی لە شاری حەسەکە. با سوپاسەوە بەڕێز شێخ مووس ئەحمەدمان لەگەڵای بەرپرسی فەرمانگەی کاروباری ئاوارە و کۆچبەران لە ئیدارەی خۆسەر. کاک شێخ مووس، سەرەتا ئێمە داوای لێبوردنەکەین کە ڕامانگرتیت کە ئەمە بەدەست ئێمە نەبوو ببوورە. با من سەرەتا لەوە دەست پێ بکەم، ڕەوشی ئاوارەکان بە شێوەیەکی گشتی لە شاری حەسەکە چۆنە، بەتایبەت کە لە ئێستا ئەوەندەی ئێمە بزانین هاوکاری ڕێکخراو مرۆییەکان کەم بۆتەوە بۆ کەمپی ئاوارەکان. بەڵێ دەم باش بەوە تەماشەوانێەوە بێ، ینی ڕەوشە ئاوارە ڕاستی هەرێبن بە پرۆژاتی سووری تایبەت پشتی هەلوەشاندنە ڕێجیما بەعەس و وەک ڕێبەبەریا وەشکا سپیگ و پرێز ترامپ دەما هات دەسەڵاتدارێتە دیگەلێک ئەو ڕێکخراوên مرۆڤی گۆ دەستەک داجی وکالەتە ئەمریکی USAID هات ڕاوەستاندن بڕاستی ڕەوشە پەنابەرە پر کامباخ بووی، چونکی ئانا ئەم دەمساڵە هاوینی دەنێ دەرەجا حرارەتی دگێ حتا پێنجی ینی پێنجی لەبەر سیێ نەل بەر ڕۆژێش و 6 کامپ لە حەسەکی هەنێ. ئەم کامپانە ڕەوشاوانی مرۆڤی هەوم هەروەها ڕەوشە تەندروستی مژارێ ئاوێ تایبەت ئاڤجی، چونکی ئاوا گۆبەرێش بۆ وان کامپا دەهات ئەو ئاوایە ji stasyona Alok jî di herêma Serêkaniyê de wek bizanin hatî dagirkirin ji hêla artêşa Tirkî û çetayên girêdayî wê av jî tin neyê ji xwe ava goftê karanîn ew avaya jî ji bona vexwarinê yanî nabe gelek nexweşî xweranîne destekdayîna wek got alîkariya mirovî ji hêla rêkxawên mirovî de bi rastî pir lawaz û kêm bûyî. هجمارا پەنابەرە پڕ زێدەیە gelek ji wan پەنابەرە دانا dibistana dene yanî taybetî xelkê me koçberên Efrîn û Şehbaş berî wan jî koçberên Serêkaniyê kampên wek zanin kampên du jî hene kampên Daişî hene kampên. بەڵێ کاک شێخ مووس ئەگەر زانیاریت لەلابێ ژمارە ئەو کەمپانە چەنە لەوێ؟ درێ سووری گشتی ڕەوشە پەنابەران. بەڵێ کاک شێخ مووس ئەگەر گوێبیستی ئەمە بەڵێ فەرموو. Yani ji bilî van kampên tedî kampên dijî henî kampên em bêjin ne kampên fermî bi sedan kamp derdora Reqa û Tabqa û navendên êgo xelkê me Efrînî û Serêkaniyê jî ew jî tê dibin yanî hejmarekî berfire û mezin in. بەڵێ باشە کاک شێخ مووس، ئەوەندەی ئێمە ئەزانین و بەپێی ئەو زانیاریانەی بەڕێزشت کە باست کرد دە کەمپی ڕسمی هەیە لە شاری حەسەکە تایبەت بە ئاوارەکان، بەڵام بە دەیان کەمپی کەش هەیە کە ڕسمی نییە. ئەی ڕەوشی ئەوان چۆنە لە کاتێکاوە کەمپی ئاوارەکان کە ڕسمین لە ڕەوشێکی نالەبارانەی ئەوانەی کە ڕسمینین ئەوان لە چ ڕەوشەکان؟ ئەو ژی ئەو کامپانە دەردۆرە Reqa û Tabqa û dêra Zorê ئەو کامپاناجی yanî piştî hilweşandina rejîma Beas ji heştê meha mangî 12/2024 wek rêveberiya Xweser di 23 meha mangî 1/2025 me got pêwîstîkî gerek herkes îdîkare vegere cî û warê xwe. Yani xelkê Sûrî bin xelkê ji herêmên hatin dagirkirin gerek li ser vê kar û tekoşîn bêkirin. Mixabin hikûmeta demkî ya guhêz ya Şamê ji bona wan awara gav navîtin. Ji ber wê jî wek rêveberiya Xweser me bangî bangawazî ji bona netewên yekbûyî gerekî ev kampên nefermî evê got vê herêmê hene bi rastî jî heta pirsgirêkin ewlehî jî derdikevin. Yani wek hûn zanin şaneyên Daişî bin şaneyên grûpên çete bin herwiha mijarên wekî dibin di van kampa de bi rastî çunkî ev kampana nekontrolkirin ji hêla ewlekariya ji em bêjin hêla asayişê. Ji ber wê jî rewşa wan hem destekdayîn jî hem jî بەڵێ di nava van kampa de bi rastî ev baveriya Xweser dikin.
بەڵێ بەڕست شێخ موس هەوڵەکان بەکوێ گەشتووە بە تایبەت کە لێپسراوان ئیداری خۆسەر ئا لە ئێستا لەگەڵ حکوومەتی دیمەشق لە دانوستانان بۆ ئەوەی کە ئەگەر بوا بێت لە داهاتوودا کار بکرێت بۆ ئەوەی ڕەوشی پەنابەران لە حەسەکە بێت لە هەر ناوچەشتی ڕۆژئاوا هەنگاو بە هەنگاو باشتر بێت لەو بارەوە هەوڵەکان لەگەڵ حکوومەتی دیمەشق بەکوێ گەشتووە. يعني او يكش خالك شركي خالي جو هات بيجن بلقايا هات مذكر جهلا برز مظلوم عبدي هروها برز احمد الشرعي يكش خالك شركي مجرى كوشبرو بنافراي جركي السربيجي انا قفتو تيكرن لي وقت ما قلت او حكومتها فقويز يا شامي حتى انا تقاب نابتن يعني جركي خلكي مي ايجو بدار زوري جواري وخدر كتنه جريكي حكومتها الشامي بيجن السروريا وخال السرور هريبا بكي ليه مخابر حطانا او سروريد بن دستي ارتيشات تروي وجروبين تشقداري انا بخليتكم جدا عمشات وحمزات وانا جبونا خلقي سوري يعني كامبا هول بيجن كامبكي مال باطن داعش 15000 انا خلقي هندري سوريين يعني بيجن حلب وادلب وحماي وحمصي حتى دقي شامي جريكي وك حكومتها فاجوهيس آلي كار بيجبونا اف خلقنا فجر جيواري يعني اف امقرب بريا خسر جهمو آليان ريار امادن زي مخابر حتى انا يعني قابكي اريني نهتي كرن جبونا تباي مجارين كامبا اواري قلت هري من مليون باشا كاك شيخ موس برزت اماشات بيتا تنها لا خدي سوريا خد لحسكني نم ئاوارە و پەنابەرانی کە لەوێن لە حەلەب و لە ناوچەکانی تریژن لە لێدوانێکی بەڕێز ساخرمەوە کە باس لەوە کرۆکە ملیۆنێک و 100,000 کەس دەبن لە ناوچەکانی دیکە بێگومان ئەمانیش ڕەنگە هەندێک جار پێویستیان بەوە بێ هاتوو چۆ بکەن هیچ هاوکاریەکیان بۆ کراوە سەبارەت بۆی کە ناسنامەیەکیان بۆ دەربێنرێ تا هاتوو چۆکردن و با بڵین لە شوێنێک و بۆ کە دەچن بۆ شوێنێکی دیکە کار ئاسانیان بۆ بکرێ ببورن دەنگ نەگ ئەس نەگەشتم دەنگ پرسگرێکە تەکنیکی ئینتەرنێتی هەیە باشە کاک شێخ موس پرسیارەکەم دووبارە ئەکەمەوە وەک بەڕێزت ئاماژەت پێدا لە ناوچەکانی دیکەش ئەم ئاوارانە هەن یاخود هاتوون و ئاوارە بوون و پەنابەرن پرسیارەکەم ئەوەیە کە ئایا هیچ ناسنامەیەکیان هەیە کە تا بتوانن ئەم ژمارە زۆرەی کە لەم ئاوارانی لە کەمپەکانان نیشتەجێن ناسنامەیەکتان بۆ دەرێنانن هەویەیەک شتێکە ئەوەی بۆی بتوانن هاتوو چۆکردن و ڕۆشتنیان بۆ شوێنێکی تر ئاسان بێت أنا أبجي برسجريكا كي براستي برزورة چونكي قال لك فان مال بطل بصالات فان كان بعد جريكا يعني أنا برسجريكا شنو هاتنا وان بر لواز چونكي هجر يك ناس نمايتنا براستي جهلا أو لكاري چونكي هم ظنن روشة كدانا درباس روش اللي هي هنا دخوازن تبلها بيب جبروي يعني برشجريكا كبراستي جبو شارع سركرنا بياجي جركي قابل دبي علي بيع بتن طيبات حكومتها بويز وبيجي بند السرمانات قال قابنا بلامش بله باشە بەڕێز شێخ موس لە ڕووی ئەمنیەوە ڕەوشی کامپەکانی ئاوارە چۆنە لە حەسەکە بێ یاخود لە ناوچەکانی تری ڕۆژئاوای کوردستان يعني روشي أمني كامبا هول بر زور زحمتي هي چونكي مال بطران داعشي دبي دما هلوشان عندنا رجيما بعض يا شامي دبراستي بر سوج بيجن سوج خرج قرت هم جمارة بيجن سلاح بين جروب اخوة السرهف دو كونكرن قالك جاج وكونزان ايريشي وخاصة هم له الكامبا هول استبلها بيشي بيجبروا حتى انا وك هيز سوريا ديمقراطية كهربزا هروها هيزن هندورين وكواليسيون انا بدولتي براستي دبيقا بيدا يعني ام بيجن كاري كنترول بك ليه دبيش روجد وك هنزانن داعش يعني هيزك وهي دخول كارت تبلها بيبك وسوري انا بوي ميدانك براستي جروبن تشكدار تايبت تاندراودي
جبر ويجي يعني بيوستي قابن لازقين هن جباكنا دولتي شو حكومة عراقي دبي آلي دانا قابا كدابيج خلكي خو عواري خو بتقرين عراقي ليه وقت ما قلت برجليك دخيلة كده برجليك دي حكومة دمشق يا شامي دي حتى أنا تلقى جبونا شرا سركرنا برجليكا خلكي سوري قد هريبين طيبت كامبا هولي تلقى بنادي آويد باشە کاک شێخ موس باسێکمان لە کەرتی تەندروستی لەلای ئەو پەنابەرانی کە لە کەمپەکانە دەژین باس لەوە کرابوو کە بەهۆی ئەو گەرمازۆرەیە وەک دەزانین دوو پشک و مار وەم بابەتانە لە گەرمازۆر دەبێت کاتێککە تووشی ژەهرایی بوون دەبوون یاخود کەسێک نەخۆش دەکەوێت چۆن هاوکاری دەکرێت تا چەند دەرمانی بەڵێ بێگومان بۆی ئەو گەرمایی ببورن کە هەیە تا چەند هاوکاری پێشکەش کراوە بە ئەوانەی کە لەوێ نیشتەجێن و ئەو کەمپا ئەو ئاوارانی کە لەناو کەمپەکانە نیشتەجێن تا چەند دەرمانی پێویستە بەردەستدا وەک بەڕێزدا ئاماژەت بێتاکە هاوکارە مرۆیەکان کەم کراونەتەوە ئایا ئەمە وای نەکردووە کە ژمارەی گیان لە دەستدان زیاتر بێ لە چاو ساڵانی ڕابردوودا هنا برزقريكا مجرى آذي ومجرى بيجن تندرستي براسي مجرى كي بهردو قريداي وبايا جاركي ريخستنين تندرستية طيبت تندرستيا ريخستنين تندرستيا بيجن نار دولتي يعني منظمة الصحة العالمية قرق باركي خرابي يعني أنا نخوشيني بردت كبن جوي برزقريكا آبا نتميزي باقجي قلت تيك كارانين نخوشين زاروكان حتى نخوشين ممكن براسي قال لك هاد دوامين جي خو تكلم عم جاي بيكر قرما بو بر هي براسي اف قال لك يعني مجد بجن تو بشك نظام يعني الكامبا واشوكاني بري دروج زاروكك شو جانا خو جزدا يعني وك تو بشك بيدا نخوشخانه جو هنا ام بجن باجاري حسكي يعني لي فان كامبا او امبولانس تنن يعني قركي امبولانس بن قركي نافندن تايبت جوفي دما صار هافيني دي بلا هێندە لە بارودۆخێکی خراپ دابن و ئەمە لە گەرما ئەمە لە نەبوونی کارەبا لە نەبوونی ئاو لە نەبوونی دەرمان نەبوونی هاوکاریە مرۆیەکان و ئەو ژیانە سەخت و قورسەی کە تێیدا دەژین پێم وابێ ساڵێ لەمەوە بەربوو کۆمیسیۆنی پەنابەرانی سەر بە نەتەوەیەکگرتوەکان پێشبینی ئەوەی کردبوو وتبووی لە 6 مانگی سەرەتای ساڵی 2025 واتە ئەم ساڵ ژمارەیەکی زۆر لەم پەنابەرانە دەگەڕەونەوە زێدی خۆیان ئایان پێشبینە بەڕاست گەڕاوە یاخودنا ژمارەیەکە بووە کە بڕۆنەوە شوێنی خوان یاخود تا ئێستا هەست بە ئارامی ناکەن يعني اف وك ريبريا خسر ما بروجرام دابر يعني بيجن بيش روجا خده قركي حتى داويات 1025 قركي روشا اوارا كامبا قركي تركي ملواز به ابايجي ما بوك بانغوازي وهم گفتگوي جو بكوميسيونا بلنديا بنابرام خوشبرا افغاف هي لي مخابن او تشد يعني سدم دبيچنه سدم هرمن جو خلقي جو جهاتنا او بيوستي بچي هي بچاكسازي هي يم بيجن سازيين بنجهين قركي قلكي هاتنا هلوشانن عواربون خرابونه يعني انا سبي جبينكي قلوان هي بو فان بجاراي براستي قركي قابن وك كوميسيونا بلنديا بنابران قابنا بابيجي قركي ام بيجن بي سالا 1025 قركي اف مجار چارە سەر ببێت چونکی يعني بارێکی گران سەر ڕێبەریا خۆسەر پێویستیا vê خەلکی هەیە بەگەڕا جووارێ بەڵێ باشە بەڕێز شێخ موس لێپرسراوانی ئیداری خۆسەر هیچ کەناڵێکی نوێی پەیوەندیان لەگەڵ ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان یاخود بڵین یەکێتی ئەوروپا نەکردوێتەوە بۆ ئەوی سەرجەم گرفتی کەمپاکانی ئاوارە لە ڕۆژئاوا یان لە سووریا بەگشتی چارەسەر بکرێت یاخود میکانیزمێکی نوێ لەبەردەستانیە بۆ ئەوەی هان بدرێن بگەڕێنەوە زێدی خۆیان يعني يكتي اوروبا ريخاوي نواني نا وكنزال نفرمي دستك داينكي هي لي وك مجارا كامبا هول يعني حتى يكتي اوروبا شنكي مالباتن اوروبيا وكنزال نشتواي ولاتن اوروبيا يعني قالكي ديفي علي دستك داينكي بوري ببريا خسر شي هروها وك يكتي اوروبا كاري جاختي لسر حكومه دمكيه شامي هروها كسن امبيجن
آليا پەیوەندەدارێ بۆ ئەv mijara سووری تەبلیغات دەکە یانی گەرەکی دەختەی وان بکە کارێکی گابنا باوێژی هەروەهاش بۆ نەتەوێن یەکویژی دەستەکداینێکی چێ ببێ هەرێمین گۆ خەلکێژی هاتنە گەرەکی ئەو بنەسازیاوان چارەسەر ببێ و گاون بێن ئابێتن حتا خەلکار بێ بەگەر جووارێ باشە بەڕێز شێخ موس هەنگاوەکانی هەسەدەت چی ئەبێت سەبارەت بە پاراستنی کامپی ئاوارەکان لە ئیدارەی خۆسەر بە شێوەیەکی گشتی جا چ لە ڕووی ئەمنی بێ یاخود باشترکردنی ژیانیان بێ ئەنا ئالیێ بێژن ئەولەکاری هێزن هەندورین ئاسایش پاراستنێ دەکە لێ وەک کامپین مالباتێن داعش ینی ئەگەر هۆل بێ هەگەر کامپا ڕۆژ بێ شخوا هێزن سووریا دموکراتیک وانە ئەو ینی دوی ئالی دگاوا دابیژ باشە بەڵێ باشە کاک شێخ موس کەواتە هیچ پلانێکتان هەیە یاخود هیچ بیرۆکێکتانێ هەنگاوێکی نوێ بە تەمان هەڵبێنن بۆ ئەوی بتوانن ژیان و بار و دۆخیان بەرەو باشتر بەرن هیچ نا لەمەی کە ئێستا هەیە کەمێک باشتر ببێت یعنی هەوڵدانی مەهانت بیالی دە وەک ڕێبەبەریا خۆسەر لێ وەک ئێمە گوت ئالیەن دن ڕاستی تگاو نابێتن هێبیامە ئەو ji بۆنا بێژن پێشەڕۆژێکی خۆش و گەشت بۆنا خەلکی سووری تایبەت بۆ پەنابەرین گۆپساڵان کامپاندا دمانێ gelekî زۆر و زەحمەتی کشاندن نەگەرێکی ئالیکاریکی جوواکان ناودەوڵەتی هەبێت بیالی دێ وا مۆکرێ بەبەریا خۆسەر چ پێویستی هەبن ئەمەژی ئالیکار بن بۆ بۆنا پێشەڕۆژێک خۆش بۆبان پەنابەرە بەڵێ بەڕێز شێخ موزەحمەد بەرپرسی فەرمانگەی کاروباری ئاوارە کۆچبەران لە ئیدارەی خۆسەر سوپاس ڕاستەخۆ لە شاری حەسەکەەوە لەگەڵ ما بوون سەرکەوتوو بن بەڵێ بەردەوام دەبین چینە لای